ئەمە گرتوخانەی بڕۆکلینە لە ویلایەتی نیویۆرکی ئەمریکا کە نیکۆلاس مادۆرۆ و هاوسەرەکەی تێدا بەند کراون. بڕۆکلین بە یەکێک لە گەورەترین گرتوخانەکانی ئەمریکا ئەژمار دەکرێت. گرتوخانەکە جگە لە گەورەیەکەی یەکێکە لە مەترسیدارترینەکان. خراپی کارژێڕی و تەندروستی ناوناوبانگێکی خراپی داوەتە پاڵ گرتوخانەکە. ناوەڕاستی وەرزی زستانی ساڵی 2019 کارەبا لەسەر گرتوخانەکە کوژایەوە. نزیک بوو ژمارەیەک لە بەندکراوان ڕق ببنەوە. ناو بەناو شەڕەچەقۆ لە نێوان بەندکراواندا ڕوودەدات. ساڵی 2024 بەو هۆکارە 2 بەندکراو گیانیان لەدەستدا. دانیێل لامبرایت، ڕاوێژکاری تایبەتی یەکێتی ئازادی خوازانی مەدەنی ویلایەتی نیویۆرک، دەڵێ گرتوخانەی بڕۆکلین بەدەست گەندەڵی و خراپی خۆراشی ژەمەکان و توندوتیژی بەردەوام و کۆنتڕۆڵ نەکرا و نەبوونی چاودێری تەندروستی بەندکراوان دەناڵێنێت. لامبرایت دەڵێت گرتوخانەی بڕۆکلین کارەساتێکی نهێنی و نامرۆڤانەیە. بوونی گرتوخانەکە سوکایەتی پێکردنە. تۆڕی CNN ئەمریکاش بڕۆکلین بە دۆزەخی سەر زەوی ناو دەبات. ئاژانسی ڕۆیتەرزیش بڵاوی کردەوە گرتوخانەی بڕۆکلین کە لە ساڵی 1994ەوە دامەزراوە نزیکەی 1300 ژن و پیاوی تێدایە. یەکێک لە زیندانیان بە ئاژانسەکەی گوتووە ژوورەکانی گرتوخانەکە ئاوەڕۆ و پیسایی و مێر و مێش و مێشولەی تێدان. کەسانی مەترسیدار و توندوتیژی تێدایە. بە جۆرێک هەندێکیان پاشخانێکی تاوانکاری گەورە و قێزەونیان هەیە. پێشتر هەریەک لە شۆندیدی ڕاپەری ئەمریکی کە تۆمەتی دەستدرێژی و بازرگانی لەشفرۆشی خراوەتە پاڵ لەگەڵ جفری ئەپستینی هاوبەشی لەم گرتوخانەیەدا بەند بوون. گیسلین ماکسوێل، دەستدرێژکارانی سەرمنداڵ و خوان ئۆرلاندۆ هێرناندس، گەورە بازرگانی مادەی هۆشبەریش لە بەندکراوانی ئەم گرتوخانەیە بوون.